جگە لە ئەنجومەنەکە خۆی. بەڵە بەڕێزان دەبێت گفتوگۆ بکەم سەبارەت بە کۆبوونەوەی ڕۆژی شەمەی ئەنجومەنی نوێنەران و ئەگەرەکانی بەردەم هەڵۆشانەوەی ئەم ئەنجومەنە یاخۆ ڕێکەوتنەکانی نێوان فراکسیۆنی سەدرەکان و لەگەڵ پەرلەمانتارە سەربەخۆکان لە ستۆدیۆ دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ لەگەڵمدایە دکتۆر شۆڕش بەخێر بێ سپاس بە ئامادەبووری جەنابێ. سەرنجی جەنابەت چییە سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی و تا چەند ئەماگەرێکی نزیکە هەڵبۆشانەوەی ئەنجومەنی نوێنەران؟ بەڵێ من نازانم ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لە سەرچە ئەساسێک ئەم ڕوونکردنەوەی داوە دوێنێ داوای لێکراوە یا کاتێکدا بەڕاستی ئیشی ئەو نییە کە بێتە ناو مۆزوعەوە ئەگەر بۆیە بەڵام ڕوونکردنەوەکەشی شتێکی تەواوە هەڵوەشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پێی مادەی 64 بە دوو ڕێگە دەبێت لەسەر داوای سێیەکی پەرلەمانتارانی یاخود داوای سەرۆکی ئەنجومەنی وەزیریان بە ڕەزامەندی سەرۆک کۆمار بەڵام لە کۆتاییدا بڕیاری هەڵوەشانەوەکە لە دەست پەرلەمانتارەکانە لە دەست ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانە کە بە زۆرینەی ڕەها بڕیار لەسەر هەڵوەشانەوەی دن واتە ئەو ڕێخستە یاسایی کە لە دەستوری عراقی بۆ هەڵوەشانەوەی پەرلەماندانراوە ڕێخستنێکی لەنگە ڕێخستێک نییە کەەوە هاوسەنجی لە سیستەمی پەرلەمانی دروستکراوە پێچەوانەی سیستەمی پەرلەمانی کە پێویستە هاوسەنجی دروست بکرێت لەلایەکەوە پەرلەمان مافی ئەوەی هەیە کە متمانە لە حکومت وەگرێتەوە لە بەرامبەر ئەوەشدا حکومت دەبێت حەقی هەڵوەشانەوەی پەرلەمانی هەبێ بەڵام دەستوری عراقی ئەم دەسەڵاتەی ئەم حەقەی لە دەسەڵاتی تەنفیزی وەگرتوتەوە چونکە دوا بڕیار بەدەست ئەنجومەنی نوێنەرانە لێرەشدا هەڵوەشانەوەی پەرلەمان زۆر زەحمەتە کە ئەنجومەنی نوێنەران بڕیار لە هەڵوەشانەوەی خۆی بدا یەک ڕێژەکەی زۆرە بە زۆرینەی ڕەها دووەمیش داواکردنەکەشی زۆر لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە کە یەک لە سەرسەیە واتە 110 ئەندام دەبێت داوا بکە یاڵە ئەمجا داواکە دەخرێتە دەنگدانەوە لەلایەکیشەوە ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران داوا بکە دەبێت سەرۆک کۆمار ڕەزامەندی بدا لەسەر ئەم داوایە ئەوجا بخرێتە بەردەمی ئەنجومەنی نوێنەرانی خودی پەرلەمان حکوومەت هەڵبژێرێ و حکوومەت دەستنیشانەکە چۆن حکوومەت دەتوانێت پەرلەمان هەڵبۆشێنێت ئەمە لە سیستەمی پەرلەمانی وایە بۆ ئەوەی کەوا هاوسەنجی لە نێوان پەرلەمان و لە نێوان ئەنجومەنی وەزیران حکومت ڕابوەستێ بۆ نمونە مەسەن لە سەردەمی پاشایەتی لە عێراق لە 16 خولی پەرلەمانی 15 خولیان هەڵوەشاوەتەوە لەلایەن حکومەتەوە حکومت داوای کردوە هەڵوەشێتەوە پەرلەمان بۆ ئەوەی کاتێکەوە پەرلەمان ڕێگری دەکات لە جێبەجێکردنەوەی حکومت بەرنامەکانی خۆی جێبەجێ بکە حکومت مافی هەڵوەشانەوەی پەرلەمانیە ئەمجا پرۆسەکە دەبرێتەوە بەردەمی خەڵک دووبارە هەڵبژاردن دەکرێتەوە کە هەڵبژاردن کرایەوە ئیتر یا ئەوە تا خەڵک دەنگ بە زۆرینەیەکی پەرلەمانیدا کە پشتیوانی لەو حکومەتە بکە یاخود بە زۆرینەیە کە پشتیوانی لەو حکومەتە نەکە واتە مەسەلەی سەرخستنی ڕای حکومەت یاخود ڕای پەرلەمان دەخرێتەوە دەبرێتەوە بەردەمی خەڵک بۆیە ئەما وەکو سیلاحێک دانراوە وەکو چەچێک دانراوە بەدەست حکومەتەوە لە بەرامبەر ئەو چەکەی کە پەرلەمان بەدەستیەوەتی ئەگەر سیاسەتی حکومەتەکەی بەدڵ نەبوو پەرلەمانەکە حکومەتەکە هەڵبژێری سەحبی لێ بکات لەو وەختەیە حکومەت دەست بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانە با کە پەرلەمانیش فشارەکە لە حکومەت بۆ هەڵوەشانەوەی بەڵێ بەس لە دەستوری ئێستای عراقی دەڵێ لە کاتێکدا کەوە لێپرسینەوە لە سەرۆکی وەزیران دەکرێت لێپرسینەوە لە سەرۆکی وەزیران دەکرێت لەو کاتەدا داوای هەڵوەشانەوەی پەرلەمان ناکرێت لەو کاتەدا بەڵام خۆی وەکووتم ڕێخستنەکە ڕێخستنێکی ناتەواوە ناڕێکە چکە بۆچی حەقی نەداوە بە حکومت کە داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکات لە کاتێکدا دەڵێ ئەگەر پەرلەمان هەڵوەشایەوە حکومەتەکە حکومەتێکی کاربەڕێکە دەبێت دکتۆر هەوڵێکەیە لەوەی کە سەدیەکان لەگەڵ پەرلەمانتارە سەربەخۆکان بگەنە ڕێکەوتن بۆ ئەوەی کە ئەم چەقبەستوویە سیاسی کە دروست بۆ لە عێراقدا تێپەڕێت ئەم هەوڵەی سەدیەکان چۆنە بینی ئەمە جۆرێکە لە شانووی سیاسی و خۆنواندنی سیاسیان هەوڵەکە جددیە و ئەنجامی دەبێت بە بڕوای من یعنی لەبەر ئەوەی بڕیارێکی دادگای فیدرالی پێشومانەیە کە دەڵێ هەڵبژاردن کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەبێت بە دوو لە سەرسەی پەرلەمانتاران گرێ بدرێ واتە 220 ئەندام پەرلەمان ئامادە بێت لەو کۆبوونەوەیە بە بڕوای من ببێ سازان بەبێ پێکاتنی تەواوی لایەنە سیاسەکان ئەم زۆرینەیە ناتوانێت لە پەرلەمان ئامادە بێت بۆیە هیچ دایانێک
بە بڕوای من نەلایەنی سەدرریەکان نەلایەنی ئەوانەی کە پێیان دەوترێ هەمانجی بتوانن مەسەن ئەم کۆبوونەوەی بەڕێوە بن بەبێت تەوافق لەگەڵ یەکتر بەبێ ڕێککەوتن لەگەڵ یەکتر بۆیە ئەگەر لەگەڵ بێلایەنەکانیش ئەم تەنسیقێک بکرێت لەلایەن سەدرەوە باوەڕ ناکەم ئەم کۆبوونەوەی سەر بگرێت چکە دەبێت نیسابی کۆبوونەوەکە بەدوو لە سەرسەی پەرلەمانتاران بێواتە 220 ئەندام پەرلەمان ئامادە بێ ئەمەش یعنی ڕێژەیەکی زۆر زۆرە هەر لایەنێک بیاوێ کۆبوونەوەکە پەخبات دەتوانێت پەچی بخات. بەڵێ ئەوەی کە باسەکریانی هەندێک جار لەم بارودۆخانە دەستور چارەسەرە گەڕانەوە بۆ دەستور ڕێگە چارەیە بەڵام لە عێراق بەردەوامێنی دەستور بە شتێکی مەتاتی دەبین لێدانی بڕیارەکانی لە زۆر ڕۆ خوێندنەوەی بۆ کرێەوە هەندێک جار لە پاڵ دەستور پەنان بۆ دادگای فدرالیە برێ دادگای فدرالی ژێر کاریگەری لایەنە سیاسەکانە ناتوانێت بڕیارە دروستەکە بە ینی چارەسەر چییە بۆ بەم بارودۆخە بەم جۆرەیە لە عێراق بەداخەوە لەبەرەوەی زۆربەی پێکاتە سیاسیەکان لە عێراق بە شیعە و کورد و سونە و هەموویەوە وەکو پێویست ڕێک لە دەستور ناگرن دەستور سەروەری قانونی نییە بەسەر هەموو دەسەڵاتەکانەوە بەسەر هەموو پێکاتەکانەوە بۆیش بەو شێوەیە مامەلە لەگەڵ دەستور دەکرێت ئەجینا مەسەن لە دەستوردا نییە ئیلا سەرۆکی پەرلەمان کەسێکی سنی بێ یاخو سەرۆکی حکوومەت شیعی بێ یاخو سەرۆکی کۆمار کورد بێ بەڕاستی ئەمە عرفێکە داهێنراوە بۆیە زۆر جار دەبینی مەسەن کەسێک کە لە ئاستی پێویستدانە لەو پێکاتەیە دێ دەبێت ئەو پۆستە وەردەگرێت ئەمە پێشێکاریەکی دەستورە بۆیە گەڕان بە دوای ئەو تەوافقانەوە ئەو پێکاتنانە ینی وەختی دەوێت ئەمانە حسابیان بۆ ئەوە نەکردووەکە بێن دەوڵەتێک دروستکەن دەوڵەتی هاوڵاتی بێ دەوڵەتی یاسا بێ دەوڵەتی یەکسانی بێ بۆ هاوڵاتیان بەڵکو حسابی ئەوە دەکەن دەوڵەتی محاسەسە بێ دەوڵەتی دابشکردنی کە بێ لە نێوان لایەنە سیاسەکان و پێکاتە سیاسەکان بۆیش دەبین حاڵی عێراق ڕۆژ بە دوای ڕۆژ بەرەو دواوە دەگەڕێتەوە ئێمە مەسە ماوەکی زۆرە هەڵبژاردن کراوە بەڵام بەهۆی ڕێزنەگرتنمان بۆ دەستور پاش هەڵبژارنەکە بە فترەیەکی زۆر دێنی ئالانی نەتایجەکان دەکەین کە ئالانی نەتایجەکانیش دەکەین ئەمجا بۆ مەسەلەی پێکهێنانی یەکەم کۆبوونەوە کێشە دروست دەبێت هەموو جارە لە زۆربەی خولەکان لە 2010 لە 2014 لەم ساڵ کێشە دروست بووە لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان مەسەن لە 2010 تقریبا 5 مان کۆبوونەوەی یەکەمی پەرلەمان بەکراوەی بەجێهێشترا تاوەکو دادگای فیدرالی تەدەخولی کرد ئەمانە هەمووی نیشانەی ئەوەیە کەوا پێکاتە سیاسەکان بە ئینتیقائی یعنی بە دوو فاقی مامەلە لەگەڵ دەستور دەکەن لەکوێ دەستور لە بەرژەوەندیان بێ باز لە دەستور دەکەن لە کوێش لە بەرژەوەندیان نەبێ ئیتر بە شێوەیەشتر هەوڵدەن سەرپێچیری بەپێی قسەکانی تۆ بێ ڕۆژی شەمە نیسابی یاسایی پەرلەمان تاوا نەبێ هایندی ئەم پەرلەمانەوە ئەو بارودۆخە سیاسی کە ئێستا لە عێراقدا هەیە بەرەو چۆچێت وڵا ئایندێکی بەوەی ینی تۆ هیچ حسابێک بۆ دەستور نامێنێتەوە کە حساب بۆ دەستور نامێنێتەوە تۆ ینی نەک بڵێ ئەوەی دەکەوێنە فراغی دەستوری لەبەرەوەی ئێمە دەستورمان هەیە بەڵام ئیش بە دەستور ناکرێ کەواتە هەموو سەرپێچیەکان بەرەو ئەوە دەڕواکەوە دەستور بەلاوە خراوە ئیتر واقعێکی سیاسی تاڵ واقعێکی سیاسی دێتە گۆڕێەوە کە واقعەکە بەسەر زاڵە بەسەر دەستور پێشبینیەکەی هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە تاوەکو ئەو پەرلەمانە هەڵنەوەشێتەوە هەڵبژاردن ئەنجام نادرێتەوە ئەو ڕێو شوێنی هەڵۆشانەوەی پەرلەمانەکەش ئاسان نییە لەوانەیە پەرلەمان بۆ خۆی ئەنجومەنی نوێنەران ئەو ڕێکارە نەگرێتە بەر و ئەنجومەنی وەزیرانیش ناتوانێت داوای هەڵۆشانەوەی پەرلەمان بکە ئێستا لەبەر ئەوەی ئەنجومەنێکی کاربەڕێکەرە ئەم ئەنجومەنە لەلایەن ئەم حکوومەتە ئەم ئەنجومەنی وەزیران لەلایەن ئەم پەرلەمانەی ئێستاوە پێک نەهاتووە متمانەی وەرنەگرتووە تابێ داوای هەڵۆشانەوەی پەرلەمان بکە بۆیە خیارەکە زیاتر بەدەست پەرلەمانەوەیە ئەگەر سەیەکی پەرلەمانتاران داوای هەڵۆشانەوەی خۆیان بکەن باوەڕیش ناکەم یعنی ئەو ڕێژە پەرلەمانتاران بتوان لەوانەیە چەند کەسێک ئامادە بێت داوای هەڵۆشانەوەی پەرلەمان بکە بەڵام ناگاتە ئەو ڕێژەیە کە بگاتە 110 ئەندام پەرلەمان داوای ئەم هەڵۆشانەوەی بکە و دواتریش ئەگەر ئەو داوایە بکرێت دەبێت 163 ئەندام زیاد 165 ئەندام ڕازی بێت لەسەر ئەم هەڵۆشانەوەی ئەمەش هەر ڕێژەیەکی زۆرە و زۆر زەحمەتە بێت هەتی بۆیە بەڕاستی دۆخی عێراق لەم پرۆسە سیاسیەدا بە بڕوای من ئەگەر هەموو لایەنەکان هەر وەکو پێشتر کە کراوە هەرچەندە لە بەرژەوەندی گەلانی عێراق نەبووە ئەگەر وانە بێ بەغێری ئەوە ڕازینین بۆ ڕازینین کە حکوومەتی ئەغلەبیە بێ حکوومەتی ئەغلەبیە بێ و مەعارەزەی لە بەرامبەر بێت دەیانەوێ هەمویان بەشدار بن لە پرۆسە سیاسەکە لە کێکەکە بە تەوافق تا ئەو تەوافق خەج نەکرێ نە سەرۆک کۆمار هەڵدەبژێرێ نە سەرۆکی حکوومەتی جدانرێ واتە پرۆسە سیاسەکە
لە تونێلێکی داخراو دەمێنێتەوە و بەداخەوە ئەمەش هەموو نیشانەی ڕێز نەگرتنی دەستورە. حکوومەتی زۆرینە پێگەنانی ئەستەمە لە عێراق زۆر زەحمەتە لەم بارودۆخی ئێستادا لەبەرەوەی هەمووی دەیەوێت بەشدار بێت لە دوپرسیار دکتۆر لەسەر ڕۆڵی کورد لەم بارودۆخی کە ئێستا تایەتی کە بەداخەوە هێز ویلایەنە سیاسەکانی کورد هەر لە سەرەتای دانیشتنەکەەوە بە ئێستاشەوە یەک وتاریەک بۆ چێنیان نییەوە لە ساری سەرکردایی حیزبەکانی ژەوەمان بیستووە کە کورد تا ڕادەیەک کەوتوتە ژێر هەژمونی سیاسی لایەنەکانەوە هەندێک بەلای سونە هەندێک بەلای شیعە هەمەیە ئەوم پێ بڵێ ینی لەگەڵ ئەم هەموو بارودۆخی کە هەیە ئەم هەموو ئاریشەی کە جەنابەت باست کرد کورد لەکوێ ئەم کێشانایە ئایا بە زیان لی دەرەچێ ئایا لە دوجارە ینی ئەگەر دۆخەکە هەرچیەک بێ کورد لی سوودمەندە؟ وڵا بەداخۆی ئەمە پێشتری شەر بە زیان لی دەرچوین ئێستا شەر بە زیان لی دەرەچین لەبەرەوەی هەوڵی کورد نابێ بۆ ئەوە بێ ئایا پۆستێک لە حکوومەتی عراقی وەردەگرێت پۆستی سەرۆک کۆمار بێ یاخود پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ یا سەرۆکی پەرلەمان بێ بەڵکو گرنگ ئەوەیە بۆ کورد کە بەشداری سیاسی لە عێراق بێ ئەم بەشداری سیاسی چۆن دەبێت دەبێت پێداگیری لەسەرەوە بکەوە مەسەن یاسای دادگای فیدرالی یاسایەکی نوێ دەرچێت بە شێوەیەک زەمانەتێک بۆ کورد بۆ هەرێمی کوردستان دابین بکات لەناو ئەو یاسایە بڕیارێک دەرنەچێت لەو دادگایە بە زیانی هەرێمی کوردستان بێ. ئەنجومەنی ئیتحاد کە تا ئێستا پەخراوە بە دەستورەوە ئەم ئەنجومەنە کە نوێنەری هەرێم و پارێزگاکان تێدا کورد دەبێت پێداگیری لەسەر ئەمانە بکە نەک لەسەر ئەوەی کەوا خۆی ببێتە دووبەرە لەسەرەوەی پۆستی سەرۆک کۆمار بۆ ئەم لایە دەبێ یا بۆ ئەو لایە دەبێت ئەمە لەگەڵ ڕێزمانیانی بۆ هەموو سەر کۆمارەکانی پێشتر بەڵام بە حکمی موقع دەستوریەکەی دەسەڵاتە دەستوریەکانی سەرۆک کۆمار ئەو دەسەڵاتی نییە کە بتوانانی ڕۆڵێکی کارا لە عێراق ببینێ ئەگەر لە خولەکانی پێشتر سەرەتادا مەسەن کە بەڕێزمام جەلال بووە بە حکمی کەسایەتی خۆی کە لە عێراق ئەمە توانی وێتی دەورێک ببینێ وەکو سەرۆکی کۆمار ینی دەورێکی جیاوازتری بینیوە لەوانەی دوای خۆی بەڵام سەرۆک کۆمار بەپێی دەستور ئەو دەسەڵاتانەی پێنەدراوە کە بتوانێت ڕۆلی کارای هەبێ لە عێراقدا بۆیە گرنگ ئەوەیە کورد بتوانێت بەشداری سیاسی لە عێراق تەفعیل کا بەشداری سیاسی خۆی لە دەستگاکانی فیدرالی لە عێراق تا بتوانێت ئەو شتانەی کە هەیەی مەسەن لە ناو پەرلەمانەیە لە یاسایەک دەرچێت بەدشی ئەو بێ لە ناو دەسەڵاتی تەنفیزی وجودی هەبێ بە شێوەیەکەوە پرۆژە و خزمەتگاری گوزاریەکان کوردستانیش بگرێتەوە لە خزمەتی هەرێمی کوردستانیش بێ لە ناو دەسەڵاتی دادوەریش بە هەمان شێوە. سپاس بۆ دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵ مابووی بەخێر. سپاس بەتۆش. بەڕێزان پێشتر ئاماژەم پێدا